بڕیاری قەدەغەکردنی کاری شۆفێری تەکسی لە فەرمانبەران کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێناوە. بەشێک لە شوفێرانی تەکسی بڕیارەکە بە باش دەزانن و بەشێکیان پێیان وایە بڕیارەکە لە دژی چینی هەژاران دراوە. وەزارەتی ناوەخۆی هەرێم بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2019 وەزیری ناوەخۆ کە لە 24/1 2019 چەند ڕێنمایەکی بۆ ڕێخستنی کاری شوفێری تەکسی لە هەرێمی کوردستان دەرکردووە کە بە پێ ڕێنمایەکان بەشێکی زۆری فەرمانبەران و پێشمەرگە و کارمەندانی ئاسایش لەمە دووە ناتوانن کاری شوفێری تەکسی بکەن. ئاسایشە شوتەیە تەکسی دەکەن ئێمە ئەو 4-5 لێرە نیوەی معاشی نیوەی معاشینێ. ئەوانەش بەشێکن لەو شوفێری تەکسیانەی کە بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان تەنها لە ڕێگەی تەکسیەکانیان پەیدا دەکەن. بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ بە بڕیارێکی باش دەزانن. ئەگە جێبەجێ بکرێ ینی وەکو خۆیان دەرێ وەکو ئەو شتانێک کە باز دەکەن شتێکی باشە خراپ نییە بەس هەموو ئەوەکان جێبەجێ بکریانی خراپ نییە. مەسەلاوانەی هەیە هیچ معاشەکییان نییە هیچ دەرامەتەکەیان لەسەر ئەو تەکسیە. مامۆستا هەیە دانبانیان لە داوامە دانێواران دەوری سعات چار و ئەوانە دێنێ ئێرە سعات چار دێنێ ئێرە لۆ سعات 11-12 شەو ئەلێرنە ئەی کەی ئەوە بانی دەچنەوە ئیسلاحات دەکەن مێش و بانی دیسان دەچون لۆ مەکتەب ئەو مندارانەی مە بەچی فێرە دەرزەک دەبن. بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ بۆ قەدەغەکردنی کاری شوفێری تەکسی لە فەرمانبەران وا بە ئاسانی تێنەپەڕی بەڵکو و کاردانەوەی شوفێرانی تەکسی بە دوای خۆی داهێنا و تا ئاستی خۆپیشاندان و گرت بوونەوە. ژمارەیەک لەو شوفێری تەکسیانەش کە فەرمانبەریش نینە دڵتەنگن بە بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ دەڵێن دەبوایە حکوومەت پێش ئەم بڕیارە موچەی فەرمانبەرانی چاک کردبایە اینجا بڕیارەکەی دەرکردبایە چونکە فەرمانبەر ئێستا ناتوانێت بەو بڕەپارەی وەری دەگرێت بژێوی ژیانی دابین بکات. ئەگەر مۆزەف ئیش تەکسی نەکاتن شتێک چاکە بەس پاشەکەوتی موچە نەمینێ شتەش خراپ نییە. بەنسبەتە خۆم بەس تەکسیش دەکەم هیچ لە مۆزوع ناگۆڕێگە ڕای بگرن ڕای نەگریتن زەرەر بەو کابرای دەکەی بۆ شەخصی کە مۆزەفە هەر وەکو خۆیت هیچ فەرقینی ئەگە کەسێک ڕاستی قسەی بکە هیچ فەرقینی ئەو مۆزەفە ڕاوستە سیارەکەی ڕادەگریت چ لە مۆزوع دەگۆڕێ سبەی ئەو دەفرۆشی ونیە کارمەندە شکە دەکردەوە یەکەشکە دەکردەوە یەکەش سەر زادە دەکردەوە. ئەو ئاسایش و شورتە و پۆلیس و کافا و ئەوانە نەمینێ و ئیش نەکەن تەمان ئیشی منیش باشتر دەبی بەڵام بە شەرتێک لە ئەوی مشکلە دروست نەبی لە بین ساق تەکسیەکان دەبی گوزەرانی ئەوانیش باش بکرێ موچەکانیان لە وەختی خۆی بدرێ. پێمان باش بۆی معاش ئێستا پێشمەرگەوە 500,000 وەردەگرن لەو 500,000 250,000 کرێخانیمە پارەی دوو کارەبایان دەم 50,000 ئەوە 300,000 چێ بە 240,000 بەڕێوە دەچێت با معاش ملیۆنێک بی بزانام من ئەمن لە خۆم دەیفرۆش بەس بە 240,000 بەڕێوە ناچێت لە بۆی کارتی موبایلە مەسرەفی مارەیە تەلەبەت هەیە تەکسیم پێ لە سبەینەوە 1,000 میش نەکرێت تا ئێستا. بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ بۆ قەدەغەکردنی کاری شوفێری تەکسی لە فەرمانبەران کاردانەوەی پەرلەمانتارانیشی لێکەوتۆتەوە بە شێوەیەک بەشێکیان بە بڕیارێکی نایاسایی دەزانن. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت بڕیارەکە لە کاتێکی باش نییە و دەشڵێت ناکرێت کە بڕیارێک پەیوەست بێ بە ژیان گوزەرانی هەزاران خەڵک. وەزارەتی ناوخۆ بە تاک لایەنانە بڕیاری لێ بدات دەبوایە بەڕایش لەگەڵ پەرلەمان ئەو کارە بکرابایە. پێمان وایە بەڕاستی لە ئان و ساتی ئێستادا بڕیارێکی گونجاو نیە پێویستە دیڕاستە بکرێ بەڕاستی بەوردی قسەی لەسەر بکرێەوە هیچ نەبێت لە ڕێگەی پەرلەمانەوە بەڕاستی ئەو باسە بوو ڕژێندرێ و پەرلەمانتاران بتوانن قسەی لەسەر بکەن و هەماهەنگیەک دروست بکرێت لەگەڵ وەزارەتی ناوخۆ بۆی کە ئەو کێشەیە بە شێوەیەکی دروست ڕێگای خۆی بگرێ تەنزیم بکرێ. لە ئێستادا لە هەرێمی کوردستان زیاتر لە 80,000 تەکسی هەیە کە بەشی زۆری خاوەنی ئەو تەکسیانە فەرمانبەری حکوومەتن کە لەبەر دابین نەکردنی بژێوی ژیانیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەستیان بەو کارە کردووە. بەڵام بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ تا 1/6 ئەم ساڵ دەبێت تەواوی بڕگە و مادەکانی بڕیارەکە جێبەجێ بکرێت و هەر شوفێرێکیش پابەند نەبێت دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی دادەگیرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.